گەورەتان لێبێ میوانانی ماڵی خوا السلام عليكم ورحمة الله وبركاته. هذا هو الإسلام الحقيقي. عنوانی وتارەکەمان بەو ناونیشانە دەبێ واتە ئەوەی ئیسلامی ڕاستەقینە کامەیە. زۆر جار مسلمانە ئازیزەکان لە ژیان و دروفی ئێمەدا لەم کات و ساتەدا هەر سەرێک بە ڕەنگێک بە لەونێک بە بەرگێک ئەبینین بە ناو ئیسلامەوە کۆمەڵێک تومەتی گەورە دەدرێتە پاڵی ئیسلام، بەڵام ئەوەی ڕاست و حەقیقەتە ئێمە ئەبێ تێبگەین لە ئیسلامی پاک و بێگەردی خۆمان کە چەندێ ئەم ئیسلامە پاک و پێگەردیە واتە چەندێ پاکە و چەندێ ڕەحمەتە بۆ هەموو گیان، بۆ مسلمان و غەیرە مسلمان. ئەگە تەماشای قورئانی پیرۆز بکەین پەروەردگار فێرمان دەکا هەمومان کاتێ خەڵکی بانگ دەکەین ئەوانەی غەیرەدینن مسلمان نین، خوای پەروەردگار بە ئێمە دەڵێ چۆن گفتوگۆیان لەگەڵا دەکەن واتە بەچی ئوسلوبێ. پەروەردگارە فەرمێ ادعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة، واتە ئینسان هەر کاتێ بەناوی دینەوە قسە بکە ئەبێ زبانی زۆر شیرین بێ، ئەگەر وتەکانی زۆر جوان بێ، ئەبێ کردارەکانی زۆر چاکتر و باشتر بێ لە هەموو ئاکار و کردارەکانی تر. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خوای پەروەردگار بۆی نازڵ کردووە یەکێ لە ئایەتەکان ئەوەیە کەوا پێی دەڵێ کاتێ تۆ ئەهلی کیتاب یان خەڵکی بەعام بانگ دەکەی بە حیکمە و مەوعیدە خەڵک بانگ کە، واتە بە حیکمە واتە حیکمەتی خۆت لەو کات و ساتەدا لە ژیاندا، چونکە زەمن بۆ زەمن دەگۆڕێ، لەو زەمەنەدا بتوانی چۆن خەڵک بانکەی بۆ ئاین ئیسلامی پیرۆز، واتە هیچ زبریەکی نابێ، هیچ تووڕەیەکی نابێ، بە زۆرەملە نابێ، خەڵک بە ترساندن و تۆقاندن و بە هەڕەشە لێدان بەمە نابێتە مسلمان. خواگیان بە پێغەمبەری نازدارە فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام بانگیان بکەی محەممەد بە قسەی شیرین بە گفتاری جوان موژدەی خۆشیان بەرێ با بێن مسلمان بن. ئیسلامی ئێمە ئەمە ڕاستیەکەیەتی، غەیری ئەمە ئەوە نییە، چونکە ئەتەوێ لەسەر زەویدا هەموو دنیا مسلمان بێ نابێ، هەموو دنیا خەت مسلمان نابێ، هەموو مرۆڤایەتی هەمووی کۆبێتەوە مسلمان نابێ. مسلمانە ئازیزەکان بۆی تەفسیری ئەم قسە بکەین بە هەڵە تێنەگەن بۆ نابێ، چونکە پەروەردگار ویستی ئەبوو هەموو بوونەوەری بە مسلمانی خەڵق بکردایە کافری تیانە بوایە. ئەمە نیشانەی ئەڵڵایە، چونکە خواگیان کە بەهشتی داناوە واتە مسلمان هەیە لەسەر زەوی، ئیماندار هەیە، کۆمەڵێ خەڵکن بە قسەی خوا دەکەن، کاتێ ئاگری دۆزەخدانراوە یعنی خەڵکی هەن لا ئەدەن لە ڕێگا، خەڵکی خراپەکاری دەکەن کەواتە یعنی دوو تەرەفە لەسەر زەویدا، بۆ ئەوەی من و تۆ تاقی کاتەوە دنیا ژیانی دنیا تاقیکردنەوەیە بۆ مرۆڤ. ولا تجادل أهل الكتاب إلا بالتي هي أحسن. أي محمد صلى الله عليه وسلم أويش شوني بيغمري خواك وتوا لسر عينكيتي لقل أهل كتابا أوان كتابيان بوهاتوا خاوني بيغمرن أوانا لقليانا كات يقساكي بالتي هي أحسن. أو الشواذ جوانا خلقي بانك بو إسلام بۆی خەڵکی لێت نەترسێ، ناو ئیسلام هات خەڵک نەترسێ، وا نەزانێ ئیسلام یعنی کوشتن، یعنی کاولبوون، ئیسلام یعنی سەربڕین، ئیسلام یعنی تاوان جەریمە، ئەبێ وا نەبێ. ئیسلام لە ئەسڵا وا نییە، بەڵام ئەمانە دەکرێت بۆ ئەوەی ئەو ئیسلامە ڕاستەقینە و پاکەی من و تۆ لەکەدارکەن، بۆی خەڵک کوتت ئیسلام لێی بترسێ، وابزانێ ئیسلام وەک بۆمبێک ئەتەقێتەوە، غەیری ئەوەی تیان نییە، بەڵکو ئەوە ڕاست نییە، عەکسەکەی تەواوە توانیم بڵێین. ئەمە بانگەواز کە خوای گەورە فەرمێ بە پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم خەڵکی هەمووی بانکە، ئەمجا پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم بە ئێمەش ئەڵێ